يعني ڕاوەستانی نیە شەو ڕۆژیش بە شەوێش ئیشمان هەیە بە شەوێ ینی بەردەوام هاتوچۆی پێ دەکەن و چی لێبار دەکەن وابزانام بە بەردەوامی ئیش پێ دەکەین ئەوجار کەتەرە مۆلیدەی کارەبا مۆلیدەی سەحبی ئاوە ئەوجار 5-6 کرێکاریش لەگەڵی 6 کرێکاریش 6 کرێکاریش زۆر باشە هیچ حاڵەت هەبووە کاوە خوانە خواستە تووشی حاڵەتێک بوو بن واللهی لە خوای بەزار تا ئێستا توش نەبووین بەڵام زۆر جار هەبوو بڵێن ئستاپی نەماوە سیارەکەیان لە کۆنتڕۆل دەرچوە بەڵام لە خوای بەزار بێت توش هیچ ڕووداوێکی هاتووی نەبووین یعنی کەڵکی ئەوەی نەماوێژێ دەکە ئێستا بۆ خۆم بە هەموو کەس لێ ناخورێ سیارە بۆ خۆم لە 8 بە بەردەوامی سیارە مەبووە لەو کاتێش فێرم بەخوا بە هەموو کەس لێ ناخورێت ئەو ئۆتۆمبیلە سەرەتاش هەرهی فەرمانگەی ئاوی قەڵاتزێ بووە یان بەکێ بووە چەند شۆفێری گۆڕیون لەو واللهی تقریبا شوفێری زۆر گۆڕیوە ناو سیارە زۆری گۆڕی ئێستا بۆ نمونە من پێش من کاک محەممەد بوو بە ڕەحمەت بێ دوای کاک ئیسماعیل وە مهندس دوای کە ئەڵڵا بوو ینی شوفێری زۆر گۆڕیون